بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، صلاة إخوانا ملايكتان به حزم كرد آخر دايانين آخر الشو به احتمالا چونك اگر بستونو به ایتر امشو آخر الشو معنا اگر سيج به شوكي ترمانا منه دانشي بەڵام ئێمە احتیاطاً وەرەگرین هەموو شتێ ختمی خۆمانەکەین لە کۆتایی قسەمان بکەین لە خزمەتی جەنابتانە کە 30 ڕۆژە یان 29 ڕۆژە تا ئەمڕۆ تا ئێستا کە هەستاوین بۆ شەوی 29ە. ئیتر ئەگەر ئاخر شەو بوو ئەوە ئەڵێین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆتایی بێنین بەو فەرمایشتە شیرینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: التمسوا ليلة القدر آخر ليلة من رمضان. ئەمرمان پێەکە ئەم شەوە لەسەر ئەم فەرمایشتە شیرینە کۆمان دەکاتەوە دەست بگرین. ئەفەرمێ دەست بگرن ئاخر شەوی لەیلة القدر لە ڕەمەزاندا. ئەگە بچینە سەر طبعاً ئەم حەدیثەمان صحیحە، جامع الصغیر بە ژمارەی ئەوەنە هاتووە. ئەم حەدیثەمان ئەوە ئەگەیەنێ کەواتە لە تەفسیریدا ئەگە بخوێنیتەوە چونکە خەڵکانی زۆر وازەیەنن لە شەوانی ئاخری ڕەمەزان، بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ شەوانی ئاخرەکانی دەستی پێوە بگرن کۆتایی ڕەمەزان. سپاس بەخوا ئێمە هەوردمانە تایرە لێمان قبول بێ ئینشاء الله تعالى. ومێدەوارم لە جەنابتان لە هەموو لایەکمان بەیەکەوە گردنمان ئازاکەن ئەگەر ڕۆژان قسەیەکمان کردبێ دڵی کەسێکمان ئازاردا بێ شکاندبێ وتەیەکمان وتبێ قسەی خوا و پێغەمبەر نەبێ ئەوە تەبعاً بەرامبەر بەخوا هەر داوای لێبوردن دەکەین. ئەگە شتێکمانش وتبێ ئیلا هەر مەبەستمان خێر بووە ئەنا خوانەکانیەتمان هیچ خراپیەک نەبووە خوانەکە حەزەکەم شتەکان وە خۆی تێبگن. هەر شتێک کراوە لە عنی لە مزگەوتا لە شوێنێکە و برایانەی کە خزمەتیان کردووە و برایانەی کە نوێژیان کردووە من بەناوی هەموویانەوە ئێتە دوعای خێر بۆ هەموویان بکەن. ئەمە دنیایە ڕۆژێ ئەو پیاوە بەڕێزانە قسەیەکیان کردووە شتێک بەلەو نییە بە ڕەنگێک ئیلا ئەوانش مەسلحەتی ماڵی خوایان گەرەک بێ لە خزمەتی جەنابتان. ئەو برایە لە کە ڕۆژێ نوێژێکیان درۆژ کردێتەوە ئیلا دیارە وای خواستووە. ئیتر هەموو بابەتەکان یعنی هەموومان بەیەکەوە گردنی هەموومان ئازاکەن و گردنی ئێوەش ئازابێ، بەڵام لە ئاخر شەوە ئەوە گرینگە دوعا بۆ یەکتری زۆر بکەین. یعنی من داواکەرم لە جەنابی مامۆستا لە دوعای وترەکەیدا دوعا بۆ ئەو کەسانە بکە پارەکە ڕەمەزان کە لەگەڵمانە بوون. با ئێمە وعدێ بدەین لە بینێکە ئەمە ختامه و میسکمان بێ هەموو ساڵێک. ئەم ساڵ ئێمە دانیشتوین ئەوە تا ساڵێک تر ئەمانە گشتی لێرە نین، تەکیدتان لێبێ کەس نازانێت کێ لێرێ و کێ لێرە نی. بە هەموو ساڵێک بکەینە بەرنامە دوعا بکەین بۆ ئەو برایەنەمان ئەو خوشکانەمان ئەو گەنجە ئازیزانە کە ڕۆیشتون ساڵەکەی تر دوعای بۆ بکەین. ئینشاءالله لە ئیمشەوە دەست پێەکەین بە ئیزنی خوا. ڕەمەزانەکەی تر کۆمەڵی لەگەڵمان بوون ئەوە تا ئێستا نین ناومانە. حەقوایە ئێمە دوعایان بۆ بکەین. حەقوایە شەرع و ئاینی ئیسلامی پیرۆزیش پێمانەڵێ بۆی یەکتری بەردەوام کە چی بکەین لە فکر نەکەین. ساڵێکی ترش دێتەوە ئەوەی کەماوە ئەوانە لە بیر نەکەین کە ڕۆیشتون پێشی ئێمە ئەوەی کە ڕۆیشتی کەواتە ئەمە بێتە دیاردەیەک بێتە شتێکی جوان و شیرین بۆی دوعای یەکتری بۆ یەکتر بکەین. ئەمە شتێکی جوان و باشە. کۆتاییش تەبعاً شەوەکەی چووکەوە معلومی جەنابتانە ئەمڕۆ ختمیان کرد لە ماڵی خوا تەواو بووە. یەک شتی زۆر گەورە ئەمێنەیە لە کۆتاییدا ئاگاتان لەسەر فترەکانتان بێ بیدەن ئەوەی کە وەکیلی گرتووە بکەن سەری وریابن لە فکرتان نەچێ چونکە ئەوە واجبی شەرعیە بکەوێتە دوای نوێژی جەژن ئەبێتە سوننە و سەدەقە لەسەرت ناکەوێ. ناچمە تەفاسیلی حەز ناکەم ئەو بابەتانە قەت بکەمەوە من لەگەڵ جەنابتانە چونکە زۆرمان کرد زۆر دڵی یەکتریمان ڕەنجان لەبەر ئەوەی پارەوێ و خواردنەوێ و پارەوێ. واز بێرین لەمە تخوا واز بێرن تخوا ئەم بابەتە کراوە دایخەن یەکسەر دایخەن چونکە ئەمە بتوێنێتەوێ لە کۆنی زەمانەوە تا ئێستاکە نە تو ئەتوانی قەنەعات بەو خەڵکە بکەی کە
کە بێژی ئیلا خواردن بدرێ ناو خەڵکەش قەنەعەت بە تۆ ئەکا ئیلا بێژی پارادرێ کەواتە ئێمە بەس دڵی یەکتی ئەڕەنجێنین دوو ڕۆژ و دوای دوو ڕۆژەکە جژن تێ گردنم ئازاکە و گردن تازابێ چیمان وەچی کرد بۆ وا بکەین کاکەیان ئەمە شەریعەتی ئیسلامی فیرۆزە قسەی زۆر هەڵەگرێ و عەقڵی من و تۆ نابێ ئەوە کەم بیرکەینەوە ئیسلام زۆر فراوانە زۆر لە هەموو شتەکان فراوانترە ئیتر هەر کەسێک کۆمەڵێکە ئەمە لە کۆنە خلافێکی تایە ئیتر کامەت پێک باش بوو چاک بوو بیکە و ئیتر مقابلەکە فی سفر مەکە و ڕۆژەکەی خۆت بەتاڵ مەکەرەوە و قسە مەکە و جمێن مەدە و سوێن مەخۆ و بەناو خوا و قسە مەکە و بەناو پێغەمبەر و قسە مەکە و ئیتر ئەم بابەتە بیە بۆ خەڵکی خۆی وازی لێبێنە تۆ بەعجارە شتە مل هەڵا ئاگات لە خۆت نییە شتە مل هەڵا ئەکەی یعنی هەڵا ئەکەی لەم مەسەلا گوایە باش بکەی گومانی وا ئەکەی باشەکەی بەس باش نییە یعنی سێژێ کاکە وەڵا کاکە برنجەکە کیلۆی 3000 2000 چۆنە بێ پارەکە 3000 بێ کورە بابە تو چی لێزانی باوکەکە تو چی لێزانی تو عەقڵی خۆت فکرەکەی تۆ خۆ شەرع بە عەقڵ نییە ئیسا ئەو دین بۆ 2000 لەیرە بۆ 3000 دەی پێم بێژن بۆ یەک سەرفترە نییە بۆ لەورە دووە بۆ لەیرە سێ بۆ لەورە 8 ملیۆنە لەیرە 7,800 ئەزانی لەسەر چی قیاس کراوە ئەمە ئەوان لەسەر گەنم کردیانە مفتی ئەو دیم لەسەر گەنم کردێتی کە لەسەر گەنم کردی 2000 تێ ئەم دیم لەسەر چی کردووە لەسەر برنج کردێتی بۆی 3000 دانا برنجە باشەکەش ناها گە خاتر گیراوە ئەیدێم وەسەتەکە دانراوە بۆیە سێ ئەی کابراش ئەو شو عەقڵ خۆیەژێ لەو دیم بۆ 2000 بۆ لەیرە 3000 کاکە ئەخە تۆ نازانی لێی باوکەکە تۆ لێی نازانی قیاسات نازانی ئەمە شەرعە ئەمە هەر ساڵێ بە شێوازێ داهاندرێ ئەوانەی کە لەسەرۆدایە ناخۆ خەڵکێک نین ئەوەنە نەزان بن هیچ نەزانن کورە کاکەیان بە توی تەمەنی تۆ بەس علمی خوێندووە تۆ گەنجێکی کاکە بەس بە تەمەنی تۆ علمی خوێندووە قابل قیامەتی خۆی بدوڕێنێ بۆ 1000 دینار ئەم پیاوە ناکرێ بۆیە ئێستا کەسێ لەیرە دانیشتووە بۆ نمونە لەیرەیە تۆ نابێت 2000 ئەو دیم بدەی ها وریا بە وێ سێ بدەی لەو دیم دانیشتیتە لەسەر فتوای ئەو دیم لەیرە دانیشتە لەسەر فتوای ئەی دیم تخوایسە تو برنج معقولە تۆ بڕۆی برنجە بایەکە خۆت نایخۆی بیدەی خەڵکێکی زانی فێڵەکە ئەڕۆ خواردنەکەدا بۆی برنجە بایەکە بدە برنجش نادە وەڵا ئار دەدەم بۆ ئار لەبەری کەمترە کورە خوا احتیاجێمانە نییە برا خوا ئەزانی چی جەلە جەلالوو خوا ئەمە وەچی داناوە نەکوا کەلیمەیە وشەیە شتێ خراپەت و توێ ڕەمزانەکەت لێ قبوڵ بێ خوای گەورە بۆ ئەمەی داناوە ئەی دەشتێ باش بدە دەشتێ باش بدە کاکە تو خوای سەگشمان ئەچین بۆ بازار تو خوا لە مەحموودەکە زیادە ڕسێنین بۆ جژن تو خوا ژنەکانمان قبوڵەکە ببینو ئەی بۆ خوا بۆ مەحموودەکە نادەی ئەخری ئێمە گەرێ لەگەڵ نەفسی خۆمانە قسە بکەین کە من دانیشم لە ماڵەوە ڕازی نین برنج مەحموود نەوێن نەیگەرەکە خانم نەیگەرەکە بەس قەینا بۆ خوا بچین برنجەکەی تر بدەین ئەی بۆ باشەکە نادەی ئەیدە باشەکە بدە یعنی لە خواردنەکەش اقتصادی بکەین بەشی خوا هەر ببڕین هەر کەمی کەینەوە ناکرێت کاکە سەوەتەیە جوان پڕکە جوان گشتی بکە ناوی کاکە بای سێ نییە بیکە بایدە 5 بکە سەدەقە و 3 بکە سەرفترە ماڵەکە بینێرە تو بەس هە برنج ڕوتە نێری بۆی چی لێ بکەم حەمکە برنجە و هەر ڕوت برنج کاکە برنجەکەی بۆ بنێرە زەیتەکەی بۆ بنێرە ئەو تەماتەکەی بۆ بنێرە بیکە سەلەیەکی جوان بۆ خوا کولێ گۆشتیشی بۆ بنێرە مامرێکیش دێکە بۆ خوا هەیدا حەوا بینێرە ڕێکوپێکی بکە تەرتیبی بکە خۆ قابل بچێ لە ماڵاوسەکە زەیتەکە بێرە و بچێ لەو ڕشتەکە بێرە و ئەی تو بە کاملی بیدە پێی بە جوانی بیدە پێی بۆی شتەکەی جێ خۆی بگرێتەوە ئەمە جوانە و چاکە و باشە و کابرا نەخۆشی سەرەتانیە ژنەکەی مانی 20 وەرەقە 30 وەرەقەدا تو ئەمە کە برنجە ئیسە فتوا بدەین گشتمان بێژین خواردن بدە ئەم پیاوە گشت خواردنەکە بەخوا نەک گشتمەلە هەموو مامۆستای ئاینی دنیا جەنابتانش فتوا بۆ ئەم پیاوە بدە ئەیوا لە بازاڕێ فرۆشی ئەو پێویستی بە پارەیە ئەو ژنەکەی نەخۆشە ئەیوا بۆ نەخۆشخانەی هیوا پێویستی بە پارەیە
خو ئەمە عینادی ناوێ، ئەمە کە لە ڕەخی ناوێت لە مەسئلانە. ئەبێت تۆ فکرکەی مەسلحەتی عام چۆنە. ئێمە بۆ مەسلحەتی زەکات بۆچی دانراوە؟ سەبەب چییە زەکات دانراوە؟ بۆی فەقیرەکان تێر بن. ئەی سەرفترە بۆچی دانراوە؟ هەر بۆی فەقیر ئیسفادە بکە. کەواتە ئیسفادە لەکوێیە؟ کامەی ئیسفادەی زۆر ئەکا لەوێ ئێمە خۆمانە گرینەوە، خۆمانە دۆزینەوە، گەرەکمانە مقابلەکەمان ئیسفادە بکە. بەڵام ئەسڵ ئەوەیە دڵی یەکتری قەت نەڕەنجێنین، وریابن دڵی یەکتری قەت نەڕەنجێنین لەم بابەتانە. بەخوا دڵی مسلمانێ زۆر زۆر گەورەتر لە هەموو شتێک. کۆتایین دێمە ئەم قیسەیە ئەڵێ لە زمانی خۆیدا مسلمانان بوونە خلاف لەسەر شتێکی بەسیط، سنەت نەک وەک ئەمە عەجوبەش نا. ها زۆر جار لە مصر لە میسرا بوو، ئەم مسەی ئێستا ئەڵێ مزگەوتێک ئیتر ئەوە حەساسیەتە دروست بوو لەسەر تەراویحی 11 ڕکات و 21 و ئەملا ئەولا، وەڵا ئیتر دەمیان گیر بوو مسلمانان لە ناو مزگەوتەکە، تەلەفۆنیان کرد بۆ پۆلیس. وەڵا پۆلیس هات، کە پۆلیس هاتن هەر بەتاوە هاتن بە پۆستاڵەوە گشتیان بەناو حەرەم، ئیتر هاتن حتا پێشی پێشەوە لا حەرەم. ئەجا پۆستاڵە ترکە خۆتر پێڵاو پیسە، خۆ پاک نییە. مسلمانانش کەمێ گشتی تریس و بوو لە خۆیەوە بە ئەحوا چۆنە ژەمڕی سندەوە چۆنە بێ و ئەمە ماڵ خوایە و مەیە. ئێوتی ئەگەر ئێوە عەقڵ بوویان ئێمە نەهاتی تێبکە چێژ. وتی بۆ؟ وتی ئەمە سونەتە، ئێوە لەبەر سونەتە دڵ یەکتری ڕەنجێنن. خوایەژە ئینەمە المؤمنون ئیخوە، ئێوە بران. تۆم ئاەتە جێبەجێ ناکەی لەبەر سونەتێ دڵی براکەتە ڕەنجێنی، وەڵڵای ئەو سونەتە مەکە بڕۆرەوە بۆ ماڵ. یعنی ئێمەش باوامان لێنێ، یعنی بەڕاستی ئەم شتانە زۆر ئاسایی وەرگرن. تو خۆت مفتی خۆت بە، من تێم بۆ ماڵی تو، باشە سێر ژیانی تۆکەم. ژیانی تۆ پێویستی بە خواردنە، خواردن تەدەمێ، پێویستی بە پارێ تەدەمێ وەسەلام. تۆ تر پێویست بە هیچ ناکە، پێویستیش ناکە پرسیار لە یەک مەلا بکەی بە قورعان. هەموو ساڵێ ئەمە هەر دووبارە و سێبارە و 100 بارەیەکەینەوە، تخوا چەند جا دووبارەیەکەن. بەو قورعانە من لە 25 مانگە چێتەوە لا گیانمە لە ڕزێ ژم ئۆهۆ هەم باسی سەرفترەیە. خوایە یا شکرمەوە بەشت تو بێژی ئەم ساڵش 4 کەسەر هەم لێ من عاجز نەوێ، هەم قسەیە دڵی یەکێ نەڕەنجێنین. ئەمە یعنی من حەزەکەم ئەم شتانە بیبڕینەوە حەلە کورتی. ئیتر بەسە بەخوا منم بابەتانە لێ باسەکەم جەنابتان زۆری نەبزانین. بەڵام تۆ چیت پێ باشە ئینشاءڵڵا ئەوە بدە، دوعا بکەین بۆ یەکتری و خوای گەورە لێمان قبوڵ کا، گردنمان نازاکەن و گردنتان ئازا بێ. فەرموو باوترەکانمان بکەن. صلی الله علی محمد و علی آله و صحبه اجمعین. السلام علیکم.